برا خۆشەویستەکانم خوشکەوە ڕێزەکانم سەردانی قەبرستان سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم رسول الله صلی الله عليه وسلم فێرمانەکە کە بچینە سەر قەبرستان ئەفەرمێ پێشووتر قەدەغەم لێ کردن کە بچنە سەر قەبرستان بەڵام ألا كنت نهيتكم عن زيارة القبور ألا فزوروها فإنها تذكركم الآخرة. سرداني قبرستان كان براسي سرداني قبرستان مردنتان بيرخاتوا آخرتان بيرخاتوا. سنة كاتبي دسر قبرستان السلام لأهل قبرستان بكي بلي السلام عليكم دار قوم مؤمنين. سلامي إخواتان ليبي أي مالي هوزي مسلمانان هوزي باورداران ئێوە پێش ئێمە کەوتن و ئێمەش بە دوای ئێوە یادەین ئەمە سنەتە ئەمە بکەی پاشان دوعای خێریان بۆ بکەی دوعایان بۆ بکەی کە خوای تەعالا ڕەحمیان پێ بکات ڕۆژێ لە ڕۆژان ئەمانەش وەکو ئێمە وابوون بەڵام ئێستا لەژێر قەبران ڕۆژێ لە ڕۆژان ئەمانیش لەم ژیانە ژیاون بەڵام ئێستا لەم شوێنن کە مەجالی هیچیان نەماوە ئێمە لە ژیانی دنیای مەجالمان ماوە ئێستا نوێژ بکەین دوعا بکەین زکر بکەین چاکەکاری بکەین بەڵام ئەمان ئەم مەجالیانیان هیچ نەماوە بۆیە دوعای خێریان بۆ بکەین داوا بکەین خوای تەعالا ڕەحمیان پێ بکات بەزەی پیان نابێتەوە زۆر گرنگە بەڕێزان ئێمە بیر لەوە بکەینەوە کەوا ڕۆژێ تێ ئێمەش ئەمە شوێنمان نەبێ وەڵڵاهی ڕۆژێ تێ ئەمە شوێنمان نەبێ کەسمان ناتوانین ڕابکەین ڕۆژێ تێ ئاوا وەکو ئەمانە کە دڵیان بە دنیا خۆش بووە ئەم خوشکورانە دڵیان بە دنیا خۆش بووە کە ئێستا لەم شوێنە نێژراون نەوەیان خستۆ دڵیان بەنەوەی خۆیان خۆش بووە ئیشیان دەستکەوتووە کاسبیان دەستکەوتۆ دڵیان بەوە خۆش بووە پارە و پولیان دەستکەوتۆ دڵیان پێی خۆش بووە بەڵام کوا هەمویان بەجێڵە رسول الله فەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر ئینسان مرد سێشت لە دوای خۆی بەجێ هێڵێ سێشت لە دوای خۆی بەجێ هێڵێ کەس و کارەکەی ماڵ و سەرۆت و سامانەکەی و عەمەلەکانی کامیان لەگەڵ ئەمانە ئەچێتە ناو قەبرەکەەوە یا چوتە ناو قەبرەکەەوە کەس و کارەکەی هەلە ماڵ و سامانەکەی بەجێ هێڵن کەس و کارەکەیشی تا ئەینێژن لەگەڵ یابن دوای ئەوە ناشتیان تەواوی تر واللهی خەڵکی وا هەیە من ئەیناسم 6 ساڵە 7 ساڵە باوکی مردووە هەر سەردانیشی نەکردووە باوکی هەر سەردانیشی نەکردووە نوێژی شەکا حەجی شەکا خێری شەکا ڕۆژوش ئەگرێ بەڵام سەردانی باوکی نەکردووە هەر سەردانی قەبرەکەشی نەکردووە بەداخەوە ڕۆژەکە بێ ئەو کەس و کارێمە بۆ ئەو کوڕ و ئەولاد و کەس و کارە جاری وایە خۆمان تووشی حرامەکەین ئەو ماڵەی کە کۆمان کردوتەوە زۆر جار سبحان الله بەهۆی ئەو ماڵەوە کە کۆمان کردوتەوە تووشی حرام بووین ئێستا لەناو خەبرەکەیە ئەگەر خوا پەناماندا غەڵەتمان کردوێ ئێستا ئەی چێژین عەزابەکە چێژین بەڵام لەو لایشەوە پارە و پول و سەرۆت و سامانەکە خەڵکی تر پێوە ڕابواری بۆیە بەڕێزان زۆر گرنگە بینە سەر قەبرستان ماوەی جارێ بیرکەینەوە زۆر گرنگە داواکارم لە خوای پەروەردگار لە ئەهلی ئەم قەبرستانە خۆش بێ داواکارم لە خوای پەروەردگار ئێمەش لەگەڵ ئەوانە بین کە بیرەکەینەوە یادەکەینەوە خۆمان لەبیر ناچێ هیچ شتێک خۆمان لەبیر ناباتەوە نە ماڵ و مناڵ نە دنیا نەخۆشیەکانی دنیا یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا ڕەبی خوایە لە ڕۆژێکە بمان مرێنی کە لێمان ڕازیت وە کاتێکیش ئەمرین هیچ شتێک نەما بێ دوایی بڵێ خۆزگایە بمان کردایە بەڵکو ئەوەنە کارمان کردبێ خەفەت نەخۆین کە دنیا بەجێ دێڵین والسلام عليكم ورحمة الله وبركاته.